سڵاو بینەران و بیسەرانی کەناڵی ئاسمانی پەیام، خۆشحاڵم لە ئەڵقەیەکی نوێی بەرنامەی پرتێتان دەگەمەوە. لەم ئەڵقەی بەرنامەکەماندا باز لە ڕۆڵی کۆمەڵی ئیسلامی دەکەین لە پرۆسەی حکومڕانیدا. پرسیارە ڕاستەی میوانەکانم دەکەم و دەپرسم ڕۆڵی کۆمەڵی ئیسلامی لە پرۆسەی حکومڕانی لە هەرێمی کوردستان و عێراقدا چی بووە؟ تا چەند کۆمەڵی ئیسلامی توانیوێتی ئەو پرۆژەی هەی بۆ حکومڕانی جێبەجێ بکات؟ پێویستام هێزە چی بکات بۆ ئەوەی لە داهاتوو شوێن پێی خۆی لە پرۆسەی حکومڕانیدا بەهێز بکات؟ وەڵامی ئەم پرسیارانە لە میوانەکانم وەردەگرمەوە. دیارە سیستەمی حکومڕانی لە وڵاتی ئێمەدا بە تایبەتی لە هەرێمی کوردستاندا تا ئەندازەیەک سیستەمێکی شکست خواردووە، بە عەقڵەتێکی حیزبی بەحثکاری کردووە. بۆیە من ینی بە تێڕوانینێکی نوێ ئێمە تێبڕوانین وەکو کۆمەڵی ئیسلامی بۆ سیستەمی حکومڕانی. بڕوام وە بۆ کۆمەڵی ئیسلامی فۆرمێکی نوێی مۆدێلێکی نوێی لە ئەم سیستەمە ممارەسە کردووە لە ڕێگەی نوێنەرەکانیەوە، بەوەی کە بەرنامە و پرۆژەی حیزب لە کاتی هەڵمەتی هەڵبژاردنەکانیە بۆ ئەنجومەنی نوێنەرانی عێراق و پەرلەمانی کوردستان. پرۆژە و بەرنمەیەک بووە دوجار کە نوێنەرەکان چوونەتە پەرلەمانی کوردستان یان وەزارەتی بەپێی ئیستیحقاقی انتخابی وەریان گرتووە، عەقڵیەتی حیزبیان تا ئەندازەیەک کاڵ کردوتەوە، عەقڵەتی دەوڵەتداریان زاڵ کردو بەسەریە. بۆیە منەڵێم ئەم فۆرمە پێشکەشکردنی ئەم فۆرمە دیدمان بۆ حکومڕانی لێرە تاکێکی کۆمەڵی ئیسلامیە، سەرکردەیەکە لە کۆمەڵی ئیسلامیە، متمانەی خەڵک و جەماوەر بەدەستدێنێ، یان کۆمەڵی ئیسلامی متمانەی پێدا بۆ کابینەی حکومیەکان، لەوێ کە ممارەسەکە ممارەسەی پۆستی گشتیەکە، ممارەسەی مافی گشتیەکە، واتە خۆی بە مڵکی تەنها حیزبێک نازانێ، خۆی بە مڵکی خەڵکی کوردستان نەزانێ. ئەم قسە بۆ من ڕاستە، ئەم قسە بۆ پەرلەمانتارەکان ڕاستە، ئەم قسە بۆ وەزیرەکانمان لە کابینەیە و بەشداری پۆستەکانی ترمان لە حکوومەتی هەرێمی کوردستانە ڕاستە، و ئەم شایەتیە تەنها شایەتی خۆمان نییە، شایەتی خەڵکی کوردستانە کە ئێمە باگراوندە حیزبیەکانمان کاڵ کردوتەوە لە پۆستە پەرلەمانی و حکومیەکان، چونکە پێمان وابووە کە عەقڵیەتی حکومداری و دەوڵەتداری ڕەشید ئاوا ممارەسە ئەکرێ، ئاوا پیادە ئەکرێ لە وڵاتانی پێشکەوتووە بەو شێوەیە. لەگەڵ ئەوەش هەر یەکێک لەو ئەندامانە لە پەرلەمانی کوردستان ئێمە وەکو سکرتێری پەرلەمان لە ڕابردوودا و وەزیرەکانمان لە ڕابردوودا شانازیان کردووە بە باگراوندە حیزبیەکەی خۆیانەوە، چونکە دوجار پاڵێوراوی حیزب بوون، بەڵام کە ئەچنە ئەوێ لە ماوە زەمەنیە دیاری کراوەکەی کە بەپێی یاسا دیاری کراوە، ئەو کاتا بنە مڵکی خەڵکی کوردستان، جا پەرلەمانتارە یان وەزیرە. بێگومان ئەو قەیرانانەی کە ئێستا هەرێمی کوردستان پێدا تێدەپەڕێ کە خۆی دەبینێتەوە لە قەیرانی دارایی، لە قەیرانی سیاسی و لە قەیرانی نەمانی متمانە لەلایەن هاوڵاتیانەوە بە دەسەڵاتدار و بە بەرپرسانی هەرێمی کوردستان، دیارە بەهۆی ئەم هەموو قەیرانانە کە هەرێم پێدا تێدەپەڕێ، ئێمە وەکو کۆمەڵی ئیسلامی هەوڵمان ئەوە بووە کە حکومڕانیەکی تەندروست و لەسەر بنچینە و بنەماکانی کاری دامەزراوەی لە هەرێمی کوردستان پێڕۆ بکرێ و پیادە بکرێ. ئەمە لەو ڕۆژەوە ڕۆلی خۆمانمان بینیوە، چ ئەو تیمەی کە بەشدار بوو لە کابینی هەشتەمی حکوومەتی هەرێمی کوردستان لە ڕووی حکومڕانی و لە ڕووی ڕایکردنی کاروباری هاوڵاتیان و لە ڕووی پەیوەندی تونند و تۆڵ بە هاوڵاتیانەوە و کاراسانی بۆکردنیان و هەوڵدان بۆ ئەوەی ئەو سێکتەرانەی کە بەدەست ئێمەوەیە هاوڵاتی تێیدا داواکاریەکانی جێبەجێ بێ و گرفتەکانی چارەسەر بێ و دڵخۆش بێ بە ئەو سێکتەرانەی کە بەرپرسن لە کاروبارەکانیان. و لە هەمان کاتدا ئێمە هەوڵمانداوە لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق، لە پەرلەمانی کوردستان، لە ئەنجومەنی پارێزگاکان و ئەوانەی کە بەرپرسن هەر لە مدیر ناحیەیەک تا قایم قامێک لەسەر پشکی ئێمە و ئێستاش هەر بەردەوامین، ئامانج ئەوەیە و هەوڵی ئێمە ئەوەیە کە چۆن بتوانین خزمەتێکی زیاتر بە هاوڵاتیان بکەین و چۆن بتوانین
ئەو دامەزاوە فەرمیانەی کە هەیە وەک پەرلەمان وەک حکوومەت و دامەزاوەی قەزا بە دەوری خۆیان هەڵبستن و کاری سەرەکی خۆیان ئەنجام دەن و ئەو ئەرکانەی کە دەکەوێتە ئەستۆیان جێبەجێ بکەن کە دیارە بەهۆی لادان لە کاری دامەزاوایی خۆیان واتە ئەگە حکوومەت نەیتوانی کاری خۆی بکە وەکو دامەزاوەیەکی جێبەجێکردن و ڕاستەوخۆ پەیوەندیدار بە هاوڵاتیان و داواکاری و ئاواتەکانی هاوڵاتیانەوە و پەرلەمان کە نەیتوانی وەک دامەزاوەیەکی تەشریعی کاری خۆی ئەنجامدا و ئەگەر قەزا نەیتوانی دادوەری بکە و دادگەر بێ بە یەک چاوتەمەشا هەموو لایەک بکرێ و ئەوەی کە یاسا و ڕێنماییە و بڕیارە وەک یەک بەسەر هەموو کەسدا جێبەجێ بکرێ بێگومان ئێمە تووشی ئەم قەیرانە دەبین و ئەو بارودۆخە دژوارێکی ئێستا پێدا تێدەپەڕین و ئێمە هەوڵمان ئەوە بە کە ئەمانە کاری خۆیان بکەن وەر کاتێک ئەمانە کاری خۆیان بکەن ئێمە دڵنیاین کە کوردستان دەبێتە کوردستانێکی ئاوەدان و خۆشگوزەران و هاوڵاتیانی دڵخۆش دەبن و ژیانێکی شایستە بە هاوڵاتیانی هەرێمی کوردستان دەبەخشرێ. لە ڕاستیدا کۆمەڵی ئیسلامی لە سەرەتای دروستبوونیەوە بە خۆناغێکی سەختا تێپەڕی هەلومەرجی ئەو کاتەی هەرێمی کوردستان و ئیسلامیەکان لە کوردستان و پاشانیش خەباتی چەکداری و بوونی ڕژێم وای کردبوو کە کۆمەڵ لە حیزبێکی ئیسلامی چەکداریەوە و درێژە پێدەری خەباتی شاخ لە دژی ڕژێم و دوای نەمانی ڕژێم گۆڕانکاری بۆ حیزبێکی مەدەنی و کارکردن لە ناو جەماوار و گرنگیدان بە بواری حکوومەتداری و سیاسەتی مەدەنی ئەمانە پێم وایە گۆڕانکاریکی گەورە بوو کە کۆمەڵی ئیسلامی کردی. جگە لەوەی کۆمەڵی ئیسلامی کەوتە بەر پەلامارێکی ناڕەوای هێزەکانی ئەمریکا و دواتریش دەستگیرکرانی مامۆسا و بەندە و چەند برایەک کە ئەمەش کاریگەری هەبوو لەسەر بارودۆخی ناو کۆمەڵی ئیسلامی بەڵام کۆمەڵی ئیسلامی زۆر بە زووی توانی هەموو ئەم گرفتانە تێپەڕێنەوە و بارودۆخە سەختە گوزەر بکە و درێژە بە کار و چالاکی سیاسی خۆی بدا لە هەرێمی کوردستان وەکو حیزبێکی زیندوو کە پلانێکی نێودەوڵەتی هەبوو یا باڵێن پیلانێک هەبوو لە ناو خۆش و لە دەرەوەش بۆ نەهێشتنی کۆمەڵی ئیسلامی و نەهێشتنی ڕۆڵ و کاریگەری کۆمەڵی ئیسلامی و ڕێگرتن لە کاری سیاسی کۆمەڵی ئیسلامی بەڵام کۆمەڵ توانی هەموو ئەوانە تێپەڕێنێ. یەکێک لە گرنگترین هەنگاوەکانی کۆمەڵی ئیسلامی لەو قۆناغانای بەشداری لە هەڵبژاردنەکانی کوردستان و عێراق بوو. بەشداریکردن لە هەڵبژاردنەکانی کوردستانی عێراق و 6 کورسی کۆمەڵی ئیسلامی لەو کاتەیە بەڕاستی کارێکی ئاسان نەبوو لە تاوڵەن سەرکەوتنێکی زۆر گەورە بوو و چاوەڕوان نەکراو بوو لەلایەن دۆست و دوژمنانی کۆمەڵی ئیسلامیەوە بەڵام سوپاس بەخوای پەروەردگارە و دەنگە هات. دواتری هەنگاوە گرنگەکە ئەوە وایە کۆمەڵی ئیسلامی دوایەوەی چوە پەرلەمان لە کوردستان و لە بەغداش ئایا بەشداری حکوومەت دەکایان نا ئەم بابەتە هاتە پێشەوە. دیارە ئێمەش وەکو هەموو لایەنە سیاسیەکان وا بەپەسەند دەزاندرا کە من ئەو کاتە بڵێن هەم ئەندامی سەرکردایەتی کۆمەڵی ئیسلامیش بووم کە کۆمەڵی ئیسلامی بەشداری لە حکوومەت تا بکاو ئەو کاتە ئێمە لە زیندان بەربوو بووین و کۆتایی هاتبوو. حکوومەتی هەرێم بڕیاریدا حکوومەتێک دروست بکە حکوومەتی یەکگرتوو بێ. پێشتر دوو ئیدارەی هەبوو هەرێمی زەرد و سەوز هەبوو یەکێتی حکوومەتی خۆی هەبوو پارتی حکوومەتی خۆی هەبوو بارودۆخێکی زۆر نالەبار هەبوو لە هەرێمی کوردستانە کە هەرێم وەکو حکوومەتێک نەئێتوانی کارەکانی خۆی بکە وەکو دوو ئیدارەوا بوو. بەڵام نەتیجەی هەموو هەوڵەکانی ناوخۆ دەرەوە بوو کە حکوومەتێکی یەکگرتوو دروست بکرێ و ئەو دوو ئیدارەیە نەمێنێ. خۆشبەختانە و کاتە حکوومەتەکە دروست کرا و دروست کرا کۆمەڵی ئیسلامی بۆ یەکەم جار چوە ناو حکوومەت و بۆ یەکەم جار حکوومەت یەکگرتووی کوردستان دروست کرا کە ئەو حکوومەتە با بەشداری زۆرێک لەلایەنە سیاسیەکان کە لە پەرلەمان نابوون پێک هات لێکێتی و پارتی و کۆمەڵ و یەکگرت و ئەو لایەنانەی ترا بن تەنانەت زەحمەت کێش و سۆشیالیست و تورکمان و نێزیدی و هەموو ئەمانە شتیا بەشدار بوون. بۆ ئێمە تەجروبەیەکی تازە بوو دروستبوونی حکوومەتی یەکگرتوو لە هەرێمی کوردستان شتێکی تازە بوو
چونکە لەو کاتا دوو وەزیری ناوخۆ و دوو وەزیری پێشمەرگەمان هەبوو، دوو وەزیری دادمان هەبوو، بارودۆخێکی نائاسایی هەبوو. لە لایەکیشەوە بۆ ئێمە کۆمەڵ ئیسلامی یەکەم جار بوو بەشداریکردن لە حکوومەتێکە کە لە هەرێمی کوردستان دروست کراوە و خۆشتان نەزانن یعنی ئێمە حزبێکی ئیسلامی بە خەلفێتێکی جیهادی و یەکسەر ئەو گۆڕانکاریە بەشداری حکوومەت کارێکی ئاسان نەبوو، بەڵام سوپاس بەخۆی پەروەردگار ئێمە توانیمان بەشدار بین و لەو بەشداربوونە ڕۆڵێکی گەورە بژێڕین لەوەی کە ببین بە بەشێک لە حکوومەتی یەکگرتووی کوردستان، ببین بە بەشێک لە هەوێنی ئاشتەوایی لە هەرێمی کوردستان و وەزارەتێکیشمان دروست کرد وەزارەتی ژینگە بوو کە پێشتر نەبوو، وەزارەتەکەمان بە سەرکەوتووی دروست کرد، توانیمان وەزارەتەکە بە یاسای وەزارەت و بە هەیکەلی وەزارەت و یاساکانی پاراستنی ژینگە و پاشان فەرمانگەکانی سەر بە وەزارەت و هەموو ئەمانە دروست بکەین زۆر بە سەرکەوتووی. لەو لاشەوە لەگەڵ حکوومەت تا ڕۆڵێکی باشمان بینی بەوەی کە ئەو ناکۆکیانەی پێشتر هەیە، ئەو ساد و سڕیانەی کە پێشتر بووە تەنانەت لە نێوان کۆمەڵی ئیسلامی و لایەنەکانی تریش پارتی دموکراتی کوردستان یەکێتی نیشتیمانی وەردەورداوانە بڕەوێتەوە و سراعاتی سیاسی نەمێنێ. ئەو هەڵمەتی گرتن و ڕاوەدونانەی پێشتر بۆ ئەندامانی کۆمەڵی ئیسلامی و دۆست و لایەنگران یا ئیسلامیەکان کرابوو کە سەدان کەسمان لە زیندانا بوو. سوپاس بەخۆی پەروەردگار دوایەوە توانیمان ئەوانە ئازاد بکرێن و بارودۆخێکی ئاسایی دروست ببێتەوە لە هەرێمی کوردستان. بەرحاڵ ئێمە لەو قۆناغا من پێم وایە ڕۆڵێکی زۆر گرنگمان بینی بۆی کە سەرەتایەک بین لە دروستبوونی ئەو حکوومەتی یەکگرتووی کە لە هەرێمی کوردستانە دروست بوو. بێگومان کۆمەڵی ئیسلامی بۆ یەکەم جار لە بەغدا کە بەشداری کرد لە حکوومەتی عێراقیە ساڵی 2011 بوو یا دقیقتر بڵێم کۆتایی ساڵی 2010 کاتێکە نوورین مالیکی کابینەی دووەمی حکوومەتەکەی خۆی تەشکیل کرد واتە بۆ جاری دووهەم. ئێمە وەزارەتێکمان وەرگرت بە ناونیشانی وەزارەتی دەوڵەت و بۆ کۆمەڵی ئیسلامی تەجربەیەکی نوێ بوو. توانیمان بچین بەشدار بین لە ئەنجومەنی وەزیران و دانیشتەکانی ئەنجومەنی وەزیران لە پرسە چارەنووس سازەکانە دەنگی خۆمان هەبێت. بەو شێوازە مەبدەئیەکە ڕێگە و شوێنەکەمان بۆ دیاری کراوە و کۆمەڵی ئیسلامی پێناسراوە کە دادگەریە و چەسپاندنی عەدالەتە و نەهێشتنی گەندەڵیە، خزمەتکردنیە پێشکەشکردنی زۆرترین ڕێژەی خزمەتگوزاریە بە هاوڵاتیان. کۆمەڵی ئیسلامی لەوە پێش بێگومان زانرا بوو و سەکردەکانی ناسرا بوون، بەڵام لە حکوومەتی عێراقیامە بەشدار نەبووین. بۆ یەکەم جار بوو لە حکوومەتی عێراقیا بەشدار بین کە توانیمان بە هەموو لایەک عەلاقە و پەیوەندیەکدا بمەزرێنین و وەزیرەکان بناسین و هەیئەت و دەستە جیاجیەکانی حکوومەتی عێراقی بناسین و پیان ئاشنا ببین. لەگەڵ سەرۆکاتی ئەنجومەنی وەزیرانە تەعامل و مامەڵەیەکی زۆر باشمان هەبوو، دانیشتنی جۆرا و جۆرمان هەبوو لەگەڵیان. ئاستێکمان دروست کرد لە ئاستی پەیوەندی نێوان کۆمەڵی ئیسلامی لەگەڵ هەموو لایەنە عێراقیەکان بە شێوەیەکی گشتی. کۆمەڵ ناسرا بە جورئەت، کۆمەڵ ناسرا بۆی کە ئەو بڕیاری کە ئەیدا، ئەو دەنگدانەی کە ئەیدا بڕیارێکی مەبدەئیە و لەسەر ئەساسێکی مەبدەئی دەنگ ئەدا. لەسەر کۆمەڵی ئیسلامی بێگومان زۆر قسە کرابوو لە ڕووی ئینتیما، لە ڕووی خەلفیەت، لە ڕووی تیرۆل، لەو جۆرەشتانەوە زۆر قسە لەسەر کۆمەڵی ئیسلامی کرابوو. جا هیوا هەبوو جاری وایە بە ناوی دۆستایەتیەوە ڕەنگە نزیک ببێتن لێمان، بەڵام خراپ لەسەر کۆمەڵی ئیسلامی قسەیان کرد بێ. هەندێکش کە ناحەز بوون ئەوانە هەمووی ڕێوێنرانەوە و ڕووی ڕاستەقینەی کۆمەڵی ئیسلامی کە مرۆڤ دۆستیە، کە ئیسلام خوازیە، کە چەسپانی عەدالەت و دادگەریە، کە بەرپابوونی تەبایی و یەکسانیە. ئەو ڕۆ ڕاستەقینەی کۆمەڵی ئیسلامی نیشاندرا لە بەغدا. ئەتوانم بڵێم کۆمەڵی ئیسلامی شوێن دەستی دیار بوو لەو حکوومەتە، بەس ئەوەندەی تیا بوو ئێمە مدەیەکی کەم ماینەوە لە وەزارەتە، چونکە تەشویقاتێک دەستی پێکرد دا بۆ 12 وەزارەت لە حکوومەتی عێراقی کەم کرایەوە. من ئەکرێ لێرە فرسەتە ئاماژە بۆ بکەم کە کۆمەڵی ئیسلامی لە ڕابردووە حیزبێکی چەکدار بووە. تەحولێکی گرنگ بەسەر کۆمەڵی ئیسلامیە هات لە حیزبێکی چەکدارەوە بوو بە حیزبێکی مەدەنی، حیزبێکی بێچەک، حیزبێکی ئیداری. هاتە پرۆسی هەڵبژاردن و دیموکراسی و دەنگدانەوە لە بواری کاری خوشکان، لە بواری کاری مامۆستایان ڕێکخراوە پیشەیەکان قوتابیان. کۆمەڵی ئیسلامی هەنگاوی زۆر زۆری بڕی گەشتۆتە ئاستێکە خەڵکانێک ماستەرنامەی لە دەرەوە بە زمانی ئینگلیزی لەسەر بێن. تەحول و گۆڕانکاری کۆمەڵی ئیسلامی لە حیزبێکی میلیتاری چەکداریەوە بۆ حیزبێکی
مەدەنی بەم ئاستەی ئێستا کۆمەڵی ئیسلامی ئەوەندەی کە بەشداری کرد بێ لە حکوومەت و لە ئیدارەیە ئەتوانم بڵێم شوێن دەستی دیار بووە گەورەترین شانازی کە ئەوش فەزلەکەی گەڕێتەوە بۆ خۆی پەروەردگار و هەروە بۆ پەروەردەیی کە کۆمەڵی ئیسلامی خەڵکەکەی خۆی لەسەر بنیاتانەیە بریتە لە چەسپانی عەدالەت و نەبوونی گەندەڵی بۆیە سوپاس بۆ خی گەورە وەکو شانازی نایلێن وەکو ئەترا بە حەقە دەڵێن خەڵکەکانی کۆمەڵی ئیسلامی لە هەر شوێنێکە بێتن قیادەی ئیسلامی پەروەردەی قیادەی کۆمەڵی ئیسلامی پەروەردەی کردوون و هەروەها تەوجیهاتی بەردەوامیان ئەداتێ و هەروەها لە ڕووی ڕۆحیشەوە پەروەردە ئەکرێن و تەغذیە ئەکرێن بۆی کە گەندەڵ نەبن بۆی کە دوور بن لە حرامخۆری بۆی کە دوور بن لە تاوان و لە تاوانکاری زۆر کەسەیە کە ئەڕاتەوە شوێنانە گۆڕانکاری بەسەرادێ بەڵام قیادەکانی کۆمەڵی ئیسلامی یا ئەو کەسانی کە کۆمەڵی ئیسلامی ئەچنەوە پۆستانە بە شێوە خاکەکەی خۆیان ئەمێننەوە نمونەی زۆرمان هەیە لە عێراق بۆ شێوەیە بووە و هەروەها لە هەرێمی کوردستانیش بەو شێوەیە بووە بۆ ئێمە هەموو جارێک و کۆمەڵی ئیسلامی وتمانە چێ تێبینیەک هەیە لەسەر کادرەکانی کۆمەڵی ئیسلامی قیادەکانی کۆمەڵی ئیسلامی کاتێکە لە حکوومەت و لە ئیدارەیە بەشداری ئەەکەن بێ پێچ و پەنا ئێمە سوپاسیانەکەین کە پێمان بڵێن بۆی بتوانین گۆڕانکاری تیا بکەین و چەکساسیان تیا بکەین. منەڵم بەداخەوە لە هەرێمی کوردستاندا تا ئەندازێکی زۆر کار بەو پرۆژە و بەرنامانە ناکرێ بە شێوەیەکی گشتی ئەڵێم کار بۆ پرۆژە و بەرنامانە ناکرێت کە پارتە سیاسەکان لە کاتی هەڵمەتی هەڵبژاردندا ئەیدەن بە دەنگدەران و خەڵکی کوردستان بۆیە خەڵکی کوردستان تا ئەندازەیەک بەدگومان بووە بەدبین بووە لە جێبەجێکردنی ئەو پرۆژانی کە پارتە سیاسەکان لە کاتی هەڵمەتی هەڵبژاردنە پێشکەشیەکەن بەڵام ئێمە تا ئەندازەیەکی باش ئەو پرۆژانە لە بەردەستمانە بووە ئێمە وەکو پەرلەمانتارەکانی خولی چوارەمی پەرلەمان و وەزیرەکانمان و بە بڕیاری سەرکردایەتی کۆمەڵی ئیسلامی ئەو پرۆژیان پێداوینەتەوە کە لە کاتی هەڵمەتی هەڵبژاردنە پیادەکراوە پیان و توین کە ئێوە لەگەڵ ئەوەیە کە دەستکراوەیتان هەیە و مڵکی خەڵکن بەڵام ئاگاتان لەم پرۆژەیە بێ لە کاتی هەڵمەتی هەڵبژاردنە لەم بەرنامەی هەڵبژاردنە بێ ئەوەی پێتانەکرێ لە مەجای خۆتانە بە یاسا ڕێکی خەن بە بڕیارێکی ڕێکی خەن کاری بۆ بکەن کە ئەوە لە بەرژەوەندی گشتیە و بە هەمان شێوەش ئەم قسەش بۆ وەزیرەکانمان ئەوەی من ئاگادار بووم پیان درراوە واتە جێبەجێکردنی بانگەشەکانی کاتی هەڵمەتی هەڵبژاردن لە لای ئێمە تا ئەندازێکی با ئیشی لەسەر کراوە بغض النظر لەسەر ئەوەی کە بربەست و کۆسپ و لەمپەری زۆریش دروست کراوە و بتوانین ئەو پرۆژانەمان جێبەجێ بکەین چونکە ئەگەر عنوان و ناونیشانێکمان هەبووە کۆسپ و لەمپەرەکار زۆرتر بوون بینیتان لە پەرلەمانی کوردستاندا پەرلەمانیان داخست بینیتان وەزیرەکانمان ئەیانوت کە ئێمە دەستکراوە نین و کۆسپ و لەمپەرمان بۆ دروستەکرێ واتە ڕاستە ناونیشانێکمان هەیە بەڵام لەگەڵ بوونی ناونیشانەکەیە دەسەڵاتی جێبەجێکردن و دەسەڵاتی تەنفیزکردنی کارەکان وەکو پێویست نیە کۆسپ و لەمپەری بۆ دروستە بێ یان لە ڕووی مالیەوە یان لە ڕووی بەشەریەوە یان لە ڕووی حیزبیەوە کۆسپ و لەمپەر بۆ دروستەکەن بۆ چونکم دوو حیزبی دەسەڵات لە هەرێمی کوردستاندا هەموو جنگەکانی دەسەڵاتیان لە هەرێمی کوردستانە حیزبە نەکردووە قۆرخیان کردووە دەسەڵات بۆ خۆیانیان قۆرخ کردووە بۆ دەوروبەرەکانی خۆیانیان قۆرخ کردووە بۆ یەگەن نموزەدێکی جوان هەوڵ بدەیت تۆ پیشانی بدەیت هەوڵدەن کۆسپ و لەمپەر بۆ دروستکەن ئەوەی کە لە هەرێما بینیمان بۆی دوجار بینیتان ئێمە لە پەرلەمانی کوردستان دەستمان لە کات کێشایەوە وەزیرەکانمان لە کابینی چوارەمی لە کابینی هەشتەمی حکوومەتی هەرێمی کوردستان دەستیان لە کات کێشایەوە دەرەنجام و نەتیجەیەکی ئەو حیزبە نەکردنی هەموو جنگەکان لە هەرێمی کوردستاندا بەداخەوە ئاوا دەوڵەتداری و ئاوا وڵات بەڕێوە نابرێ من پێم وایە نوێنەرانی کۆمەڵی ئیسلامی وەک لە پێشتر باسم کرد تا ڕادەیەکی باش توانیویانە بە ڕۆڵی خۆیان هەستن هەر یەکەی لەو سێکتەرانی کە تێیدا بەشدار بووە لەو دامەزاوانێک کە تێیدا کاری کردووە بێگومان کاری پەرلەمانتارێک زیاد لە کاری وەزیرێک و کاری وەزیرێکیش زیاد لە یەکێک کە لە ئەنجومەنی قەزایە لە دەستگایەکی دادوەری کار دەکات ویا ئەوەی کە لە ئەنجومەنی پارێزگایە ویا ئەوەی کە بەرپرسێکی ئیداری لە یەکەیەکی ئیداری لە شوێنی خۆیدا بە شێوەیەکی گشتی من دەتوانم بڵێم ئێمە ئەو بەرنامەی کە هەمان بووە کە کاتی خۆی لە هەڵبژاردنەکان باسمان کردووە یا ناوەناوە بۆ هەوڵەتیان خراوەتە ڕوو لە دیمانە و لە کۆنگرە ڕۆژنامەگەریەکان کە
ئامانجی هەرە گەورەی ئێمە ئەوە بووە کە بەرژەوەندەکانی خەڵک جێبەجێ ببێ و داواکاریەکانی خەڵک جێبەجێ ببێ و کێشە و گرفتەکانی خەڵک چارەسەر بێ. ینی بەڕاستی مە ینی زۆر نیگەرانین و تا ئەو پەڕی ئێمەش بێزارین لەوە کە هاوڵاتیانی هەرێمی کوردستان تا ئێستا بە مافە ئاسایی و بە مافە یاسایی و سادەکانی خۆیان نەگەیشتون. معقول نییە ینی دوای ئەمە 26 ساڵ وا تێدەپەڕێ بەسەر حکمڕانی کوردیدا لە هەرێمی کوردستان، ینی داواکاری سادە مافە سەرەتایەکان جێبەجێ نەبێ وەکو ئاو کارەبا، ڕێگابانێکی شایستە، ژیانێکی شایستە، ژیانێکی مرۆڤانە و چەسپاندنی دادگەری خزمەت گوزاریە سادە و ئاسایەکانی کە من پێم وایە لە حتا کۆمەڵگە دواکەوتەکانیش کە لە دنیادا باسی بکەی خەڵک دەستی کەوتە بەداخەوە. ئێمە ئاواتمانەوە بەڕاستی ئێمە ئەم خەڵکە بەختەوەر بێ و ئەم خەڵکە بە ئامانجەکانی خۆی بگا و لە وڵاتی خۆماندا لە هەرێمی کوردستان سەربەرز بێ و ئازاد بژی و بەختەوەر بژی. لەلایەکەوە ئێمە بەرنامەیەشکەمان ئەوە بووە کە کورد بە ئامانجی خۆی بگا، بەڵام پێمان وا بووە هەتا ئێمە نەتوانین خزمەتێکی شایستە بە هاوڵاتیانی هەرێمی کوردستان بکەین، ناتوانین ئێمە ئەمە بین نەدی کە بە ئاواتی گەورەمان بگەین کە کوردیش نەکە لەم بەشەی کوردستان بەڵکو لە هەموو بەشەکانی تری کوردستان بەکیان ڕاستەقینی خۆی بگا، خاوەنی وڵاتی خۆی بێ، خاوەنی سەروەری خۆی بێ و خاوەنی کانی ڕاستەقینەی خۆی بێ، وەکو باقی گەلانی تر ئەویش دەوڵەتی هەبێ، ئازاد بێ، دەستوری هەبێ و وەکو گەلانی تر وەکو میلەتانی دنیا پەیوەندی سیاسەکانی لەگە وڵاتان هەبێ. ئێمە ئەوش ئامانجێکی کەمانەوە، ئەوش بەرنامەیەکی کەمان بووە کە پێمان وا بوو ئەمە وەختێک دێتدی کاتێک دێدی کە ئەم لایەن و حیزبە سیاسیانی کە لە هەرێمی کوردستانن بەڕێستێکی دروست کار بکەن بۆ بەرژەوەندی تاک و بۆ بەرژەوەندی شەخص و بۆ بەرژەوەندی بنەماڵە و بۆ بەرژەوەندی حیزب کار نەکەن، بەڵام بەداخەوە هەمیشە لە ڕووی پەیوەندی سیاسەکانی هەرێمی کوردستانەوە بەرژەوەندی حزب پێش بەرژەوەندی خەڵک و میلەت بەگشتی خراوە، بەرژەوەندی بنەماڵەیەک زاریوە بە پێش بەرژەوەندی حزبەکەشی و واقعەکەش خراوە، زاریوە بەرژەوەندی کەسێک لە پێش بەرژەوەندی هەموو حزب و خەڵک و زەمار هەرێمی کوردستانیشەوە بۆ بەداخەوە. کێمە هەوڵمان داوە کە ئەمە بکەوێتە سەر سکەی خۆی، ئەوەی کە دەگوترێ هەموو لای دەیڵێتەوە کە بەرژەوەندی میلەت و هاوڵاتیان لە پێش بەرژەوەندی هەرچی بەرژەوەندی تاکە کەسی و شخصی و ئەوانەیە پەیوەندی یا بەرژەوەندی تایبەتیەوەیە، بەڵام بەداخەوە لە واقعدا ئەمە ڕەنگی نەداوەتەوە. ئێمە بتوانین بڵێم لەم دوو تەوەرانە لەسەر ئەم دوو ئەساسە هەم خەڵک و هاوڵاتی هەم واقع و کیان و قەوارە سیاسیەکەمان بەرەو پێش بین و گەشەی پێ بکەین و ئەوەی کە لە دەستی ئێمە دابوو بێ ئێمە ناتوانین بڵێن ئێمە زۆرمان کردووە، بەڵام خەڵک دەتوانێت هەڵسەنگاندن بکات بۆ کار و هەڵوێستەکانی کۆمەڵی ئیسلامی لە بوارانەدا. لە ڕاستیدا ئێمە کۆمەڵی ئیسلامی لە قۆناغێکە وەکوتم بەشداری حکوومەتمان کرد کە زۆر زەحمەت بوو، چونکە دوو ئیدارەیی هەبوو، دوو هێزی پێشمەرگە هەبوو، دوو هێزی ناوخۆ هەبوو، دوو ئاسایش هەبوو، هەموو وەزارەتەکان دوو بوو. لە بارودۆخی کیاوادا کارەکە زۆر ئەستەماڵۆز بوو، بەڵام بە بەراورد لەسەر ئەو کێشانەی کە هەبوو کۆمەڵی ئیسلامی زۆر بەسەرکەوتووی توانیە هەنگاوە ببڕێەوە بە شایدی هەموو لایەک کۆمەڵی ئیسلامی و وەزارەتەکەی کۆمەڵی ئیسلامی وەریگرت بوو، لەکێک بوو لە سەرکەوتووترین وەزارەتەکان دوور لە گەندەڵی و دوور لە کەم و کوڕی و توانیشمان خزمەتێکی باش بکەین سەرەڕای ئەو هەموو ڕێگریانەی کە هەبوو. دواتریش ئامانجی ئێمە ئەوە بوو حکوومەتێکی یەکگرتوو لە کوردستان تەواو بێ و کۆتایی بەش ئاسەواری شەڕی ناوخۆ بێ و کۆتایی بەو بارودۆخە جەنگە ساردە بێ کە هەرما بوو لە نێوان لایەنە سیاسیەکانە کە کۆمەڵی ئیسلامی بۆ خۆی بەشێک بوو لە لایەنە سەرەکیەکان کە لە ساحەکە هەبوون و بتوانین بە هەموو لایەک خزمەتێک بە خەڵکی کوردستان بکەین بۆی خەڵکی کوردستان جارێکی تر ئەولا پەڕەڕەشانەی شەڕی ناوخۆ داپۆشێەوە پەڕەیەکی سپی هەڵدەینەوە و ئاسەواری شەڕی ناوخۆ بە چەندین کەس زیندانی سیاسی هەبوو، چەندین کەس بێسەر و شوێن هەبوو و دەربەدەر و ئاوارە هەبوو، خەڵکانێک لێرەوە لە هەولێر هاتبوو نانەتوانی بگەڕێنەوە، لە هەولێر هاتبوو نەسلێمانی بە پێچەوانەوە نانەتوانی. بەهەرحاڵ ئەمانە وای کرد کە
ئێمە ڕۆڵێکی باشمان هەبێت لەوەی کە هەدفەکە تحقیق ببێ ئەو جەنگی ساردە نەمێنێ و ئەو ناتەباییە وردە بەرەو پوکانەوە بچێ و حکوومەتێکی یەکگرتوو دروست ببێ کە ئەمە ئامانجێکی سەرەکی بوو بۆ ئێمە دواتریش کۆمەڵی ئیسلامی خۆی لە ناو حکوومەت تا ببینێتەوە وەلەو کارەشە سەرکەوتوو بوون و کارەکە ئەوەندە بارودۆخێکی پێشتر نالەبار هەبوو سراعاتی حزبی لە کوردستان دەتوانم بڵێم حکمی میلیشیات هەبوو ئەو سەردەما حکوومەت نەبوو من یەکەم جار کە بەشداری حکوومەتم کرد و وەزیری لایەنەکانی تر دانیشتین و قسە و باس کرا و کۆبوونەوەکان ئەنجامەدرا زۆر لە وەزیرەکان بە منیانەوە ئێمە تەسەور ناکەین ئیسلامی وابێ بۆ وڵات پێمان وا بۆ ئیسلامی هەموو خەڵکێکی تونڕەون و خەڵکێکن لەگەڵ کەسی ترا ناتوانن بژین و ناتوانن مامەڵە بکەن و ناتوانن لە حکوومەتداری سەرکەوتوو بن و ناتوانن تێکەڵاوی خەڵک بکەن و لەو بابەتانە بە سەرۆکی ئەنجومەنی وەزیرانیشەوە من بەڕاستیەکێک بووم لەو کەسانەی تا ڕادەیەکی باش لێ نزیک بووم و زۆر ڕێزی هەڵوێست و پێشنیارەکانی منی گرتووە بەردەوام بە حکمی ئەوەی بەڕاستی وەکوم ڕەهاوڕەیەک مامەڵەمان کردووە و تایبەتی یەک تەمەنیش بووین و زۆر بەڕاشکاوی قسەمان کردووە زۆر خۆشحاڵ بۆ بە ڕۆڵی من بۆ تەنانەت باوەڕکە لە دوجاریش کەم کابینەیە دروست بوو کە من ڕاموا بوو کۆمەڵی ئیسلامی هەر بەشداری حکوومەت نەکاوە من ئەندامی دانووسانەکان بووم بۆی کە حکوومەت بەشدار بێ کۆمەڵی ئیسلامی یا بەشدار نەبێ و پشکی کۆمەڵچی بێ سەرۆکی ئێستای حکوومەت پێی وتم کە حەزەکەم تۆ جارێکتر بێ بیتەوە بە وەزیر و هەمیشە بە تۆ ئەکرێ و من سوپاسم کردوتم من لە بەرنامەمانی بەڕاستی لەم بارودۆخە دوجاری ئەمە بڕیاری حیزبە بەڵام من پێم وا بوو کە ئەم قۆناغە ئەگەر بکرایە بەڵام دیارە کۆمەڵی ئیسلامی بە زۆرینەی دەنگ بڕیارەدا من پێم وایە کۆمەڵ لەم قۆناغەش سەرکەوتوو بوو بەس من ڕایەکەم هەبوو بەردەوام بۆ خزمەتی خەڵک و یەکێک لە سیماکانی سیستمی دیموکراسیش وایە ئەگەر ئۆپۆزیسیۆن نەبێ چێ نوێنەرایەتی خەڵک بکە چێ ڕەخنە لە دەسەڵات بگرێ چۆ زۆر جار ئەم حکوومەتە پێی وابوو مادام ئێمە لە حکوومەتی نابێ ڕەخنە بگرین ئێتر لیسانیش ئەگەر ڕەخنە لە خۆی نەگرێ وەکو تاکیش دروست نابێ ئەگەر کەسێک کەم و کوڕەکانی خۆی نەبینێ بەرەو پێش ناچێ ئەگەر سیستمێکیش لایەنێک نەبێ وەک ئۆپۆزیسیۆن بەردەوام ڕەخنەی لێ بگرێ کەم و کوڕەکانی پێ بڵێ نوێنەرایەتی خەڵک بکە ئەم سیستەمە بەرەو پێش ناچێت یەکێک لەو شتانەی کە پێم وابوو دەسەڵات دەویست بیکە پارتیوێکێتی ئەوەیە کە هیچ حزبێک وەک ئۆپۆزیسیۆن نەمێنێتەوە هەمووی بێتە ناو حکوومەت بۆی کەس ڕەخنان لێ نەگرێ هەر بەڵام کۆمەڵی ئیسلامی ڕەخنەی خۆی هەرگرت و لە هیچ قۆناغێکانەوە وەستاوین و بەردەوامیش گلەی ئەومان لێکراوەوە لە حکوومەتن بۆچی ڕەخناگرن بەڵام بۆیە من پێم باش ئەگەر بکرای ئەم جارەی دوایی بەڕاستی هەر بەشداریمان نەکردایە بۆی وەکو هێزێکی ئۆپۆزیسیۆنی کارە بە تایبەتی ئێمە لە قۆناغی دواترا ئێمە سەرەتا چوینە حکوومەتێکی یەکگرتوو زۆر نهێنیەکانی ئەم حکوومەتە لای ئێمە ئاشکرا نەبوو شاراوە بوو دواتر بۆمان دەرکەوت کە گەندەڵیەکی زۆر هەیە سەرەت و سامانی ئەم وڵاتە بە هەدەرەچێ بۆیە من پێم وابوو لە قۆناغی ئەخیرا ئەگەر وەک ئۆپۆزیسیۆن بماینایەتەوە باشتر بوو لەبەرەوەی زانیمان کە ئەم دەسەڵاتە ئامادە نیە چاکسازی بکە دوجارێک سوپاس بەخوا کۆمەڵی ئیسلامی توانی ئەو کە بڕیارێکی قورسیش بۆ بڕیارە بدا لە حکوومەت بکشێتەوە چکە پێی وایە بەڕاستی ئەگەر ئینسان بێ لە بەرەی گەلبێ خۆی یەکلا بکاتەوە ئەبێ بەرژەوەندەکانی حیزب بخاتە لاوە ئەوەش کۆمەڵی ئیسلامی ئامادە بوو کردیش کۆمەڵی ئیسلامی بێگومان کارنامەی هەیە بێگومان دروشمی هەیە بێگومان کۆمەڵێک شیعاری هەیە لە هەڵبژارنەکانە کاتێک کە ئەچینە حکوومەتەوە و خۆمان پەیڕۆ و پرۆگراممان هەیە دروشمە گەورەکەی کۆمەڵی ئیسلامی بریتێ لە دادگەری بریتێ لە تەبایی بریتێ لە یەکسانی ئەو یەکسانی کە لە دادگەری و نزیکەوە بەسمان پێ حاڵەتێکی تری یەکسانی نییە کە دژ بە عەدالەت و دژ بە دادگەریە کۆمەڵی ئیسلامی کاری کردووە بۆ گەڕانەوەی بنەما بەرزەکانی بە بەرزەکان و بەها باڵاکانی ئەخلاق لە کایی سیاسیە لە کایی ئیداریە دروشمی کۆمەڵی ئیسلامی پێشکەشکردنی زۆرترین ڕێژەی خزمەت و خزمەتگوزاری بووە تەجاوزی زات بووە بۆی کە بتوانین مامەڵەیەکی جوان و دروست و یەکسان بووە عەلاقەیەک بۆ کە دابمەزێت لەسەر ئەساسی تەبایی دروشمی کۆمەڵی ئیسلامی خۆنە خوێندنەوە بووە و زۆر لە هەڵوێستەکانی کۆمەڵی ئیسلامی وا بووە کە یان بەشداری حکوومەت ئەەکەین بەڵام مەبەستمان پێ خزمەتکردنی خەڵکە هەر کاتێک بزانین بوونی ئێمە لە حکوومەتە کێشە دروستەکە بۆ خەڵگیا سوم ئەمان لە کەدارەکە یا تەنها بەرژەوەندی خۆمانی تیا بەرجەستا بێ مانعنین بۆی کە بکشێنەوە لە حکوومەتیش بۆیە کۆمەڵی ئیسلامی تا ئەوەندەی دروشمەکانی بتوانێت جێبەجێ بکات لە بەشداری لە حکوومەت و پرۆسەی ئیدار و بەڕێوەبردننی چ عێراق چه هەرێمی کوردستان ئێمە بەشدارە بین لەوە دووە ئێمە کشاینەوە لە حکوومەت و بەشدار نەبووین کۆمەڵی ئیسلامی ئەتوانم بڵێم ناسراوە بە مەبدەئی بوون بە خاکی بوون
بە وەستانەوە دژ بە گەندەڵی بەدامەزدانی عەلاقە و پەیوەندیەکی بەهێز و تۆکمە لە نێوان لایەنە سیاسیەکانە و هەروەها ئەم بەرپرسیارەتیە بۆ بەشداری لە حکوومەتە پردێک بووە لە نێوان هاوڵاتیان لەگەڵ ئیدارە و حکم و دەسەڵات بۆی کە بتوانین زۆرترین خزمەتگوزاریان پێشکەش بکەین. کۆمەڵی ئیسلامی لەسەر ئەو ڕێتمەی کە لەسەری بووە دڵسۆزی لە کارە، دڵسۆزی بۆ خەڵکی کوردستان و بوێری و هەوڵدان بۆ بە ئەکادیمی بەڕێوەبردننی پۆست و ئیشوکارەکان لەسەر ئەم ڕێتمەی بڕوە لەبەرەی خەڵکە کە بەردەوام لەبەرەی خەڵکا بووین و قوربانیشمان بۆ داوە ئەمە تۆختر بکەینەوە چونکم ئێمە بەشێکی دانەبڕاوین لە خەڵکی کوردستان. ئێمە ڕاستە لە فترەکانە وەزارەتمان هەبووە وەزیرمان هەبووە وا ڕاسترە بڵێم، بەڵام دوجار ئێمە هەوڵمان داوە وەرگرتنی پۆستی وەزارەت حەقیبی وەزاری لە کابینەیەەکە وای لێ نەکردوین کە بەرەی هەژاران و بەرەی خەڵک لە هەرێمی کوردستاندا چۆڵ بکەین. بۆیە کۆمەڵی ئیسلامی من داوام وایەکە بە بەرنامەژ وایە پشت بەخوا کە لە بەرەی خەڵکا بە بەردەوامی مێنین و داواکاریەکانی خەڵک ئەبینە پەرلەمان، ئەبینە کابینە حکوومیەکان، ئەبینە دام و دەستگاکانی حکوومەت ئەوەی کە پێمان بکرێ. هەڵبەتە ئێمە لە هەرێمی کوردستاندا خەڵک متمانەیەکی دیاریکراوی داوە بە ئێمە کە من ئومێد دەکەم خەڵکی کوردستان بە ئەزمموی 27 ساڵ و ساڵانی ڕابردوو کابینەکان و خولەکانی پەرلەمان و هەموویا بچێتەوە. ئەو هەموو پارتە سیاسی هەموو قسانیان کە کردووە ئەو هەموو بانگەشانی کە داویانە کۆمەڵ ئیسلامی لە چاو ئەو بانگەشی کە کردوێتی و لە چاو ئەو ڕۆڵەی کە هەیەی لەگەڵ ژمارەی کورسیەکانی لە پەرلەمانی کوردستان و ژمارەی ئەو وەزارەتانی کە وەری گرتووە ئەبینی زۆر کاری گەوری کردووە. بۆ من ئومێدم وایە خەڵکی کوردستان متمانە زیاتر بدەنە پاڵێوراوەکانی کۆمەڵی ئیسلامی بۆ ئەوی سنگ و قورساییمان لە پەرلەمانی کوردستان لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق زیاتر بێ و دڵنیاشم بەم نەفەسە دڵسۆزی و بەم نەفەسی بەرەی خەڵک و خزمەتکردن بە هاوڵاتیان و خەڵکی کوردستان تۆخترە بین، باشترە بین، جددیترە بین. بە دڵنیاییەوە خەڵکی کوردستانی مێبینیوە لە ئیشوکارەکانە. هەڵبەتە ئەمە سوپاسی خواکەین لەسەر ئەو حاڵەتە کە خوا تۆفیقی کردن و پشتیانی داوین، دوایی سوپاسی خەڵکی کوردستانەکەین کە پشتیوانمان بوون لەوەی کە متمانی خۆیانیان بە ئێمە داوە. لە هەر پۆست و عنوان و ناونیشانێکا بوو بین سوپاسی خواکەم دووبارەیەکەمەوە کە سەربەرزانە ئیشوکارەکانی خۆمانمان کردووە. جا لە پەرلەمانە بوو بێ، جا وەکو سکرتێری پەرلەمان بوو بێ، یان وەکو کابینە وەزاریەکە و حکوومەتە خۆجێیەکان ئەو پۆست و عنوان و ناونیشانانەی کە ئەندامانی کۆمەڵی ئیسلامی هەیەە لە بابی دەوڵەتداری و حکوومەتداریە. بە دڵنیاییەوە کەسێک کە جارێک تەجروبە کرا کە تەجروبەکەی ئەزمونێکی ناجع و سەرکەوتوو بوو جێگەی خۆیەتی کە خەڵکی کوردستان جارێکی کە و ئەزمونە تاقی بکەنەوە، بەڵام کە بینیان خەڵکی تریان چەند جار ئەزمون کردووە ئێستا جارێکی کە بیانەوێ ئەزمونی بکەنەوە عەرەباڵێ من جەڕەبە المجەڕب بحەلت به الندامە. ئەو کەسی شتێکی تەجروبەکراوی تەجروبە کردەوە جارێکی کە و شکستی هێنابوو دڵنیا بە پەنجەگەستنی بۆ ئەمێنێتەوە، پەشیمانی بۆ ئەمێنێتەوە. بۆیە بڕوام وانییە خەڵکی کوردستان پەشیمان بن لە متمانەدانیان بە نوێنەرەکانیان لە پەرلەمانی کوردستان لە کۆمەڵی ئیسلامی و هەروەها لە کابینە وەزاریەکەش لە بەشداری ئێمە بەدەیان و سەدان خەڵکی کوردستان لە ڕێگای جۆرا و جۆرە پەیوەندیان پێوە کردوین کە پەشیمان نین لەو دەنگ و متمانانی کە بە ئێوەماندا. سەربەرزین پێتان کە بالفعل توانیتان سەنگی دەنگی ئێمە هەڵبگرن. ئەوە بۆ پەرلەمانتارەکان و ئەم قسەش ڕاستە بۆ وەزیرەکانمان و ئەو پۆستانی تر کە هەمانە لە حکوومەتە خۆجێیەکان. من پێم وایە کۆمەڵی ئیسلامی پێویستە لە قۆناغی ئایندەدا کار بۆ ئەو بکە کە پرۆژەکەی فراوانتر بکە. من لە زۆر شوێن باسم کردووە لێرەش ئەم قسەیەم ڕوو لە بە تایبەتی کادیران و ئەندامان و هەوادارانی کۆمەڵی ئیسلامی وە جەماوەرێکیش کە ئێستا گوێی لە ئێمە دەبێ ئەوەیە کە ئێمە دەبێ هەوڵ دەین ئەم پرۆژێکی ئێمە هەمانە کە ئومێد دەکەم کە بەدڵسۆزی و بە خەمخۆری و ناخمان لەگەڵ ئەو قسە و ئەو پرۆژە بەرنامانە تێک بکاتەوە کە دەیخینە ڕوو ئەوەیە کە هەوڵدن ئەم پرۆژەیەکی ئەمە هەمانە ئی هەموو جەماوەری هەرێمی کوردستان بێ و خەڵک بکەین بە خاوەنی ئەم پرۆژانەی کە ئێمە لە بەردەستمانە بۆ خزمەتکردن بە هاوڵاتیان چی لە ڕووە
سیاسیەکەی چ لە ڕووی ئابووری چ لە ڕووی تێڕوانین چ لە ڕووی حکومڕانی و چ لە ڕووی ڕێگەی ئەو دامەزانێک کە وەکو دامەزاوەی جێبەجێکردن بێت دامەزاوەی تەشریعی بێت دامەزاوەی جێبەجێکردنی یاسا و تعلیمات و بڕیارەکان بە لەلایەن دەستگای قەزاوە ئێمە بیکەین بە پرۆژەیەکی گشتی. ئەمە چۆن دەبێ ئێمە ئەو بەرنامە و پڕژانێک کە بە تایبەتیش بۆ هەڵبژاردنەکان دەیخینە ڕوو دەبێ وابێت کە بەڕاستی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بە هەموو پێکاتەکانیەوە واقعی خۆی و داواکاریەکانی خۆی و چارەسەر چێژۆ گرفتەکانی خۆی تێدا ببینێتەوە و دواتیش بەڕاستی ئێمە فعلەن ینی ئەوەی کە لە بەرنامەکەماندا باسمان کردووە لە پرۆژەکانماندا هاتووە لە واقعدا جێبەجێکەین. ئەمە خاڵی گرنگەتی هەر کاتێک خەڵکو و جەماوەر و میلەت تەماشا کرد کە ئەو پرۆژانەی کە هەیە و ئەو بەرنامانەی کە باس کراوە جێبەجێ دەکرێن و ئێمە ڕاست دەکەین لەگەڵ دوژمەکانمان ڕاست دەکەین لەگە بەڵێنەکانمان من دڵنیام ئەم پرۆژەیە مادام داواکاری و کێشە و گرفتەکانی کە خەڵک هەیەی لە خۆی گرت بێ چارەسەری کێشە گرفتەکانی خۆ گرت بێ دڵنیام دەبێتە پاڵپشتی گەورە بۆ پرۆژە بەرنامەکان و ئەمەش بەوە دەبێت کە ئێمە لەم قۆناغەدا خەڵکو جەماوەر هەم بدەین مادام هەڵبژاردننی ئەنجومەنی عێراق لە پێشە هەڵبژاردننی پەرلەمانی کوردستانیش دواتر هەر لە پێشە خەڵک هوشیار بێتەوە زیاتر کە ئەم جارە بڕیاری خۆی بدا چێ خزمەتی کردووە چێ دڵسۆزی بۆ نواندووە چێ خاوەن هەڵوێز بووە با خەڵک هەسەنگاندی خۆی بکە با خەڵک بڕیاری خۆی بدا و خەڵک بە هیچ دروشم و قسێژی بریقەدار و بە هیچ قسێژی هەڵخەڵەتێنەر و بە هیچ فڕوفێڵێکیش بڕوانەکە کە بڵێن گۆڕانکاری ناکرێ و ئینجا وەزەکار و خۆی دەمێنێتەوە و دەنگی زۆریش بێنێ هەروکو ڕابردوو هیچ کاری پێ نەکرا بەڵکو پشتگوێ خرا خەڵک بەم شتانە هەڵ نەخەڵەتێ ئەمە فێڵێکی کەیە دەویستە لەم قۆناغەدا لە خەڵک بکرێ من دڵنیام ئێستا دەرفەنی بۆتان باسکەم دەنا بەهۆی ئەوە کە خەڵک پشتگیری هێندێک کیان و هەندێک لیست و قوارێک لە ڕابردوودا بە دەنگدان کاریگەری خۆی بۆ لە هەرێمی کوردستان حتا ئەگەر باسی ئەو کاردانەوەە بکەیت کە لەلایەن دەسەڵاتەوە کراوە بەرامبەر بەو لیست و قوارانە کە هەیە کە هەڵوێستیان بووە ئەو خۆیمانە ئەوەیە کە کاتی خۆی دەنجیان پێدراوە بۆی ئەوانیش بەرگریان لە مافی خەڵک کردووە و بەرگریان لە جێبەجێکردنی یاسا و چەسپاندنی دامەزراوەکان کردو بۆیە موقفیان بەرامبەر وەرگیراوە زیاد چ لە پەخستنی پەرلەمان چ لە دەرکردنی پێکاتەکانی کە بەرزابوون لە حکومەتیان دەربکەن ڕێیان لێ بگرن و چ لە جێبەجێ نەکردنی ئەو بەڵێن و گفتانێک کە بە خەڵکو هاوڵاتیان درابوو بۆیە ئەم پێمە کاری گەورەی ئێمە لەم قۆناغەدا ئەوەیە کە ئەم خەڵکو جەماوەرە هام بدەین خەڵک بڕیاری خۆی بدا و خەڵک هەڵوێستەکانی ڕابردوو هیچ دایەک ئەوەی کە هەڵوێستی هەبوو ئەوەی کە بێ هەڵوێست بوو ئەوەی کە دژ بە هەڵوێستی ڕەسەن و جوامێرانە بووە بڕیاری خۆی بدا و هەڵوێستی خۆی هەبێ. ڕاستیدا من پێم وایە کۆمەڵی ئیسلامی کاتێک کە لە حکوومەتە ڕۆڵی بینیوە لە کوردستان لە عێراقیا لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق بۆ یاخود لە پەرلەمانی کوردستان لە ئەنجومەنی پارێزگاکان لە هەموو دام و دەستگایانە بووە لە کاتێکە ئێمە زۆرینە نەبووین مثل لە پەرلەمانی کوردستانە ئێمە 6 ئەندام پەرلەمانمان هەبوو بەڵام کاریگەری کۆمەڵی ئیسلامی لەلاو هەموو تاکێکی خەڵکی کوردستان بەرچاوە کۆمەڵی ئیسلامی وەکو هێزێکی گەورە و ئەکتیڤ و کارا لە ساحەکەیە بووە و ناحەزانیشی شایەتی ئەوەی بۆ دەن یعنی زیاد لە حەجم و قوارەی خۆی ئیشی کردووە کۆمەڵی ئیسلامی لە کاتێکا وەزارەتێک بووە یان نیو وەزارەتێکی بووە یان وەزارەت و نیوێکی بووە توانیوێتی ڕۆڵێک ببینە زۆر زیاتر لە حەجم و قەبارەی خۆی ئەمە نیشانەی گەورەی کۆمەڵی ئیسلامیە و نیشانەی بەهێزی کۆمەڵی ئیسلامیە بەڵام ئەگەر بێت و کۆمەڵی ئیسلامی بە دەرلەوە بتوانێت لە قۆناغی داهات و هەڵبژاردنەکان لە پێشن و متمانەی خەڵکی کوردستان ئەوەی کە خۆشحاڵ بووم بەم هەڵوێستەی کۆمەڵی ئیسلامی و خەڵکی کوردستانی ئەو متمانەیە بە کۆمەڵ بدەن بتوانن دەنگ بە کۆمەڵی ئیسلامی و نوێنەرەکانی کۆمەڵی ئیسلامی بدەن کۆمەڵی ئیسلامی لە جیاتی ئەوەی
لە عێراقا 3 کورسی هەبووبی کاتە 6 و لە کوردستانە 6 هەبووبی کاتە 12 بێگومانم لەوەی کە دەتوانێت ڕۆڵێکی یەکجار گەورەتر و کاریگەرتر ببینێ لە گۆڕانکاری لە ساحەکانی کوردستانیش و عراقیش بە تایبەتی ئێستاش بارودۆخێکی ناهەموار هەیە لە هەرێمی کوردستان وە خاڵێکی تر لە کۆمەڵی ئیسلامی کە گرنگ بووە لەوەی کە لە هەموو قۆناغێکە لایەنی جەماوەری بەرنەداوە ئەگەر لە حکوومەتیش بوو بێ و لە گەندەڵیەکانی دەسەڵاتیش بێدەنگ نەبووە لێرە بوو بێ لە هەولێر یا لە بەغدا ئەمە خاڵێکی گرنگ بووە با لە حکوومەتی شابوو بێ ئەگەر تەنانەت یەک نوێنەرمان بوو بێ یا دوو نوێنەرمان بوو بێ ئەم دوو نوێنەرەی ئێمە بێدەنگ نەبوون لەو گەندەڵیانەی کە کراوە ئەمانە خاڵێکی گرنگ بووە یەک خاڵێکی تر لەوەی کە کۆمەڵی ئیسلامی باوەڕی پێ هەبوو بە سەرکەوتنی کارەکەی کۆمەڵی ئیسلامی حیزبێک نەبووە گۆشەگیر و کەنارگیر بێ وەکو هەندێک پارت و لایەن و ڕێکخراوی سیاسی کە پێی وایە لە کوردستانە بەتەنیا ئەو هەیە و بەتەنیا ئەو دەتوانێت گۆڕانکاری بکەوە بەتەنیا ئەم دەتوانێت نێنەرایەتی خەڵک بکە کە ئەمە بۆچوونێکی زۆر هەڵەیە لە وڵاتێکە کە پێکهاتەی جیاواز و بیرروبۆچوونی جیاواز و حیزبی جیاواز و فرەدیدی تایە بۆیە کۆمەڵ ئیسلامی پێی وا بووە هەر لە سەرتاوە کە دەکرێت هەمومان بە هاوکاری یەکتری کار بکەین لە سەردەمانێکە کۆمەڵی ئیسلامی لەگەڵ حیزبی سۆشیالیست و زەحمەت کێشان هاوپەیمانەتی کردووە کە لەوانەیە لای خەڵقی ئیسلامیەکەش قورس بوو بێ بەس لە پێناوی بەرژەوەندی خەڵک بە ئەم هێزانە هەمومان پێکەوە دژی ئەنگەندەڵی بوەسینەوە دواتری هاوپەیمانێتی لەگەڵ لایەنەکانی تر و ئێستاش لەگەڵ گۆڕان و لەگەڵ هاوپەیمانی بۆ دموکراسی و لەگەڵ هەموو ئەم لایەنانە کۆمەڵی ئیسلامی ئامادەی تایە بێنە پێشەوە لە پێناوی پاراستنی بەرژەوەندەکانی خەڵک لە پێناوی نەهێشتنی گەندەڵی لە پێناوی چارەسەری ئەم کێشانە کۆمەڵ هەم لێرە هەم لە بەغدا بەڕاستی لەو بوارە ڕۆڵێکی گەورەی بینیوە و پێشم وایە بێ بۆ ئایندە کار لەسەرەوە بکەین کە هەم کۆمەڵ بتوانێت ببێتە جێگای ئومێدی خەڵک کە ئەمە لە بەرنامەی کۆمەڵی ئیسلامی هەیە گۆڕانکاری بکە لە کارەکانی خۆیان بەرەو باشتر زیاتر کرانەوەی زیاتر بە دەمەوچوونی خەڵک و زیاتر چوونە ناو جەماوەر و با خەڵکێک بزانێت کە هەموو بەرنامەی کۆمەڵ و هەموو ئەندامانی کۆمەڵ هەر ئەوەن کە بینیویانە کۆمەڵ خەڵکێکی مەدەنیتیایە حەز بە پێکەوە ژیانەکە جسمێکی و غەریب و نامۆ نییە ئەوەی کە ناحەزانی کۆمەڵ بە هەموو ئیمکانیات و مێدیاکان و ڕاگەرنەکانیانەوە ویستویان ئیسلامیەکان ناشرین کە نەو سەردەمانە بەسەر چوو کۆمەڵە بێ بەڕاستی پێم بێ بچێتە زیاتر بچێتە ناو جەماوەر و زیاتر کرانەوە بکە بەردەم خەڵکەوە دواتریش ئەو بەرنامەی پێشتر بوویەتی و کاری لەسەر کردووە ئەو ژەوێ بە هاوکاری لایەنە کوردستانەکانی ترەوەی ئامادەیە بەرەیەکی دیژەگەندەڵی پێک بێ بۆ ئەوەی بتوانین گۆڕانکاریی گەورە لە هەرێمی کوردستانە دروستکەین چونکە خەڵکی کوردستان ئێستا ئومێدی بڕیوەتە چەلنایەنێک کە بتوانێت ئەم بارودۆخە بگۆڕێ دەرەنجام ئەوە مەسئولیەتێکی گەورەی لەسەر شانی کۆمەڵی ئیسلامی کابێ ئینشاءڵڵا هەوڵی بۆ بدا لەم هەڵبژاردنانە و لە دوای هەڵبژاردنەکانیش بەرهەمێکی بەرچاوی ببێەوە ببێتە جێی دڵخۆشی متمانەی خەڵک. ئێمە ئەتوانم بڵێم لە ڕابردوو تەجربەمان زیاترە ئێستا کەوادری کۆمەڵی ئیسلامی زیاتر موئهلن بۆ ئەوەی کە بتوانن ئەو بچنە ئەو پرۆسەیەوە کایی ئیدارەدانی هەرێمی کوردستان هەرێمی کوردستان بێ یاخود عێراق بێ ئەم دواییانە کۆمەڵی ئیسلامی بێگومان دووبارە وەزیرمان هەبوو ئەویش حالی تەقاوت کرایەوە لە هەرێمی کوردستانە بە چەند وەزارەتیان بەشداریمان کردووە و هەروەها لە دەستەمان وەرگرتووە قایمقام چەندین مدیر ناحیە بەڕێوەبەری گشتی لەم کایانەیە ئێمە بەشداریمان کردووە زۆرترین تەجربەمان دەستکەوتووە ئێستا بە ئەندازەی خۆمان. کۆمەڵی ئیسلامی من پێم وایە ئەو پرانسیپ و مەبادیئانەی کە لە ڕابردووە بوویەتی خزمەتکردن بە خەڵک ڕوبەڕووبوونەوەی گەندەڵی چەسپانی عەدالەت و دادگەری ئەمە دروشمە هەرە بەرزەکانی کۆمەڵی ئیسلامی من پێمان وایە ئینسان ئەبێ وەکو مۆمێ بە پسووتێ بۆی خەڵک بەختەوەر بێ ئینسانە بێ خۆی بخاتە گریان بۆی خەڵک بە خەندە بێ و پێ بکەنێ ئینسانە بێ خۆی شەونخونی بچێژێت خۆی ماندوو کا زەحمەت کێشێ بۆی خەڵک بەهێمنی و بە ئارامی بخەوێ ئەمە دروشم و ئەمە بنەمای کار و بەشداریکردنی کۆمەڵی ئیسلامی بۆ لە کایە سیاسەکان و لە کاروباری ئیدارە و حکوومەتی هەرێم جاخود یاخودینی عێراق ئێمە نەمان ڕوانیوە وەکو ڕابردوو داوام وایە کۆمەڵی ئیسلامی چاوی لە منسەب نەبێت چاوی لە داهات و لە سامان نەبێت خۆشحاڵین بەوەی ئەو کەسانی کۆمەڵی ئیسلامی کا بێتە وەزیر یا بێتە پەرلەمانتار یا لە هەر بوارێکی ترا بەشداری ئەکا ئەتوانم بڵێم لە 130 بۆ لە 140 موچەکەی ئەگەر پێ بدرێ ئەوەکەتری گەڕاوەتەوە بۆ کۆمەڵی ئیسلامی سوودمان لەو کایە زۆر بینیەوە بە حکمەوەی کە من بەرپرسی دارایی گشتی کۆمەڵی ئیسلامی ئاگادارم لەوەی کە
خەڵکانی کۆمەڵی ئیسلامی کە ئەچنە ئەو پێگانە و موچێکی زۆر وەرەگرن بەشی هەرە زۆری ئەگەڕێنەوە بۆیە ژیانیان لەگەڵ کادرەکانی کۆمەڵی ئیسلامیە فەرقێکی ئۆتۆی نەبێ ئەو پرانسیپ و مەبادیئانی کە کۆمەڵی ئیسلامی لەسەری بەردەوام بووە کردوەتی بە دروشم لە هەڵبژاردنەکان و بەشداری لە حکوومەت پێویستە لەسەری بەردەوام بین زیاتر ڕۆبچین لە خاکی بوون و زیاتر ڕۆبچین لە پێشکەشکردنی خزمەتگوزاری بە هەوڵاتیان کۆمەڵی ئیسلامی شوێنپێی خۆی کردوتەوە لە زۆربەی کایەکانە کۆمەڵ ئەمڕۆ ناسراوە کۆمەڵ کە ناو ئەبرێ یعنی مەبدەئی بوون یعنی خاکی بوون یعنی بڕیاردان یعنی جورئەت یعنی نەسڵەوینەوە من پێم وایە کۆمەڵی ئیسلامی ئەکرێت بەڵێ کە هەنگاوی زۆر باشتر بنێت بەرەو ئایندێکی گەشتر و ئایندێکی گەشترش چاوەڕوانی کۆمەڵی ئیسلامی ئەکا ئەمڕۆ کۆمەڵ ناسراوە لە جاری جارانی ڕابردوو و تەجربە کراویشە لە ئەسەر ئاستی پەرلەمانتاران لەسەر ئاستی وەزیرەکان ئەوانی کە لە حکوومەتا بەشدارن ئێمە ئەوە بەجێڵین بۆ سندەقەکانی دەنگدان کە لە ئایندێکی نزیکە جێبەجێ ئەکرێ بەس ئەوەنداڵێم زۆر نووسەر هەیە کە بێلایەنە و ئیسلامیش نییە شایەتی دادپەروەری و شایەتی مەبدەئی بوون و شایەتی حەقگۆیی و جورئەت و ئازایەتی بۆ کۆمەڵی ئیسلامی داوە و ئومێدمان وایە لە ئایندەشە ئەو شایەتیانەمان بۆ بن لەو ئاستەیە بین بەبێ غوروور و لە خۆبایی بوون کە ئێمە متمانەی و خەڵکە بەدەست بێنین